مامۆسا گیان یعنی چۆن بڵێ خوای گەورە مامۆسا لەوەتەی هەم ئەوەی خوای گەورە من دەستی بۆ بەرم مامۆسا بۆ من نابێ تێگەی مامۆسا بەس مامۆسا چەند ساڵی 2009 مامۆسا 14 ساڵم ئەی قوربانت بم من 14 بابە دەستکەم من 14 ساڵ بووم جۆڕاگرە من 14 ساڵ بووم پێڵاو نەبوو بیکەمە پێم بەخوا پێڵاو نەبوو بیکەمە پێم خوا ئەگای لێیە قەڵەم نەبوو یعنی باوەڕ ئەەکەی هەتا قەڵەمێک مەکڕی بۆ مەدرسە خوا ئەزانێت چەنێ ئەگریان بە دیار دایکمەوە هەتا قەڵەمێکم بۆ بکڕێ ڕەحنە نەبوو لەسەری دابنیشی باشە بەڵێ بۆیە یعنی باوەڕی هەتا بوو مەزەلامش پاسکیلێک نەبوو بیکڕم ئیتر تۆت نازانم ماشاءالله ئیسا هەست دەکەم ئێستا ئەوە تا مۆبایلت پێیە ڕەنگە ئێستا